بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر ئەگەری جوڵانی شەقام و ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و پرسیار دەکەین ئایا بەڕاست سیاسیەکان و دامەزراوەکانی سیاسی وڵات گەیشتونەتە خاڵ و سنوورێک کە فەشەلەکەی ئەوەندە گەورە بێت کە چیدی توانای چارەسەرکردنی گرفتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان نەمابێت ئایا قسە و خواستی ئەوەی کە جەماوەر لە مەودوار ڕاستەوخۆ تعبیر لە ناڕزایەتی و داواکاریەکانی بکات زیانەکانی لە سوودەکانی زیاتر نییە و هەرێمی کوردستان ناباتە تونێلێکی تاریکترەوە لە ئێستادا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پیشەیەکان ئامادەن بۆ بینینی ئەو ڕۆڵە مێژوویەی کە ئەم دۆخە هەستیارە دەیخوازێت ئایا ئەوانەی لە ئێستادا باز لە دژواری و سەختی بارودۆخی خەڵکی کوردستان دەکەن ئەگەر زێدە ڕۆیژ نەکەن بەڵام بە زۆرێکی ناتەندروست هەوڵیان نەداوە بۆ تەوزیفکردنێکی سیاسیانەی ئەم بارودۆخە بۆچی لە ئێستادا هیچ هێز و ڕێکخراوێک سیاسی بێت یا مەدەنی و پیشەیی نایەتە پێشەوە و ئامادەنیە ڕاستەوخۆ خۆی بکاتە خاوەنی تووڕێی و خواستەکانی خەڵک ئایا بەڕاست لە ئێستادا هەوڵی جوڵاندنی پێکهاتە ناڕازیەکانی کۆمەلگای کوردستان خیانەتێکی گەورەی نیشتیمانی نییە بەتایبەت کە نیشتیمانی دایک لە هەر چوار دەوریەوە هەڕەشەی گەورەی لەسەرا بۆ قسەکردن لەسەر ئەمە لە ستۆدیۆی سلەیمانی بەڕێزان نەوزاد بابان هاڵسوڕاوی ناوەندی خەباتی کرێکاری و جەماوەری و مامۆستا بەرهەم مستەفا چالەکوانی کۆمەڵگەی مەدەنی و لە ستۆدیۆی هەولێری سیروانگەردی چالەکوانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵمانن بەخراتنی میوانە بەڕێزەکان دەکەم زۆر سپاس کاک نەوزاد با لە بەڕێستەوە دەست پێ بکەم وەکو لە پێشەشی بەرنامەکەشدا گوتم بەڕاست سیاسەکان و دامەزراوە سیاسیەکانی وڵات ئیتر گەیشتونەتە خاڵێک سنوورێک کە تێدا بڵێن فەشەلی کولیان هێناوە و ئیتر دەستە وەستانە لەوەی کە ئومێدی ئەویان لێ بکرێت چارەسەری ئەم دۆخە دەکەن. بەڕاستی من پێش ئەوەی بێمە ناوازەکان من لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ دوو قوربانی نینەکەم کە ڕۆتیان بەم بارەنا هەموارەوە هەیە ویژە ئەو پێشمەرگەیە کە لە تاسوجە گیانی خۆی بەدکرد لە نەبەوەی نەبوونیا و لەم دوێنێش و ئیمڕۆ لە کەلار کرێکارێکی کارەبا گیانی خۆی بەخت کرد دیارە من لێرەوە سەری ڕێز و نەوازشیان بۆدانم خۆم بە شەرگە غەمی خانەوادەکان دەزانم. معلومە ئەوەی کە ئێمە لە کوردستان بینیان بەڕاستی سیاست شکستی نەخواردووە ئەوەی کە بێمەسەری بەڵام ئەوەی کە ئێمە ئیشارەتی پێبین دەسەڵاتێک لە کوردستانە دەسەڵاتێک چەپکێ لە دەسەڵات لە کوردستان شکستی خواردووە ئەگەر ببینی بە تاریخی 27 ساڵی دەسەڵاتی کوردی لە هەموو بوارەکانە لە ئەم دەسەڵاتە لە بواری تەربیە سەحە دارایی لە هەموو کشت و کاڵا هەرچی بوارەکانە شکستی خواردووە. بەڵام دکتۆری ئەم شکستە پاساوی هەیە ئەم شکستە بارودۆخێکی مەوزوعی هۆکاریەتی بارودۆخەکە بارودۆخێکی زیاترینە کە پەیوەندی بەم هێزەوە هەبیان بەم بەوە هەبێت ئەم دەسەڵاتە 2000 دەزوڵێنێ بارودۆخێکی ناهەموار هەیە 2000 کاریگەری و ڕنگدانەوەکانی لەسەر ئەم دەسەڵاتە دروست کردووە. زانین چۆنە قسەکە لەسەر ئەوەی ئەمانە کە هاتوون سەر دەسەڵات بینیمانە بە تاریخی 27 ساڵە بوونەوەی سەرگەردانی بۆ خەڵکی کوردستان ئەوەی کە دەبینی عواملەکانی دیارە کە لەوانە هەرچی سامانی ژەست زەوی و سەرزەوی ئەمانە فرۆشتویانە دەسەڵاتێکە کە دەسەڵاتیشی بەڕاستی من گەڕان بەناو ماقولێکە کە لە بیدۆزمە و شێکی یونانیم دۆزیوە یعنی بەڕاستی ئەمانە هەر کفرە پێشیان بڵێ مافیایی چکە مافیا لە ئیتالیا خزمەتی کۆمەڵی خەڵکەکە لە ئەنێ شوێنە ئۆلیگاریشی کە دەسەڵاتی کەمینەیە بەسەر زۆرینا یعنی ئەمانە قۆرخی هەموو چمکەکانی وڵاتەکەن یعنی هەر لە ئیعلامتەوە هەر لە داراییەوە بەڵام ئێمە لە چەند قۆناغێکی دیاریکرا و لە بەردەم چەند هەڵبژارنێکدا بووین هەڵبژارنەکان ئەویان پیشان داوە کە ئەم کەمینەی کە ئەم دەسەڵاتە کە پێ وایە کەمینە بەڕێوەی دەبا زۆرینەی خەڵک دەنجی بێت. بەڵێ ئاخر ئەزای قسەکە لەسەر ئەزاین چۆنە ئەم کەمینەیە قۆرخی دەسەڵاتی کردووە یعنی هەتا سەیریکە ئێمە گەبگرن بۆ تاریخن ئەمان دیوەخانیان هەبووە کۆمەڵێ مرتەزیقیان دروست کردووە بەڵتەجیان دروست کردووە کۆمەڵێک خەڵکیان مەدەور و پشتی خوان دروست بۆ سەرکوتی خەڵک ئیسفادەیان کردووە لە ئەوەی کە مسابقەیان کردووە لە بۆ معنای جاشی نێودەوڵەتی نازانم ناوێنی چی ئەمانە بە هەموو شێوازێک ئەویان کردووە بە سەرکوتی خەڵک ئەم کەمینە بەڕاستی هەرچی چەمکەکانی وڵاتە داگیری کردووە قسە لەسەر ئەوەی دەستگا ئەمنەکانی دروست کردووە حتا سەیری ئەوەی کە ئەزمە اقتصادە گەورەی لە کوردستانە بەشێکیەوەی تەخشان پەشانی پارێداهاتی خەڵکی کوردستانە بەسەر ئەم کۆمەڵی خەڵکی خۆیانە بۆ سەرکوتی خەڵک ئەوەی کە بینیمانە هەرەوەی کە ئێستا لە ئەزمێکی زۆر
گەورەی قوڵی ئەوان کە کۆمەڵی خەڵکیان تعین کردووە کە ئەمانە بۆ لێدان و بۆ هینی خەڵک بۆ یەکسەر مۆزوعی اقتصادیەکە ئەمە ڕەتی بینی سیاسی ئەم دەسەڵاتە بە تاریخی دەسەڵاتینی خۆی حکمی خۆی هەموو جار بیری لەوە کردوەوە کە ئەم چەمکانە داگیر بکە چەمکەکانی کۆمەڵی مەبەستمە جونگەکانی دەسەڵات کۆمەڵگای هەموو داگیر کردووە یعنی حتا سێری کە ئەگەر لە بەڕێوەبەرایەتێکی بچووکۆ بیگرە هەتا گۆشتە ناو خەڵک هاتووە ئەوانەی کە لە بەڕێوەبەرەتەکان ئایبینین لە شوێنە دام و دەستگا هەمووی سەر بەخۆی یعنی هاتووە ڕەفیق حیزبی کردووە بە مدیری ئیدارەیەک بۆ چەوسانەوەی کۆمەڵی هەموو دایرەکە قسوەتێکی زۆرت نییە لە بەرامبەری ئەم دەسەڵاتە تۆ بەڵێ تۆ قسوەتێکی زۆرت نییە لە بەرامبەری ئەم دەسەڵاتە ڕق و تووڕەیی و زین چۆنە ئەگەر سێری کەسناکی زۆر تون قسە دەکەی لە بەرامبەری ئەم دەسەڵاتە ئەم تووڕەی و توندێ لەکوێ دێ تووڕەیی زین چۆنە تووڕەیی مناڵێکی بچووک کە مناڵەکەی منە تاکو کابراایکی بەتەمەن لەم دەسەڵاتە بێزارە ئەم دەسەڵاتە بۆتە هۆی شکستی هەموو کۆمەلگا بۆتە شکستی هەموو تاکی هەم کۆمەلگا یعنی لە تەسیری کردووە لەسەر هەموو یعنی حتا مناڵە بچکۆلەکەم بە مناڵی ئەڵێ باوکەکەی ماژۆرەگیایی ئەمە تەسیر لەسەر ژیانی هەموو کۆمەلگا کردووە و ئەم دەسەڵاتە بەڕاستی من یەکش دەڵێم ئەوەی کە ئێستا لە کوردستانە ڕۆدا مەرگی شوێنەیە یعنی مەرگی شوێنەی دەسەڵات یا خەڵک دەسەڵات تووشی کردووە یعنی بەسمە ئەم مەرگی شوێنێ زۆر خەتەترە لە مەنگی کتوبەر لە مەرگی کتوبەر حیاتە ئەڕوا بەڵام ئێمە 27 ساڵ ئێمە مەرگی شوێنەیمە لەگەڵ دەست پێ گەرمەکەین لەگەڵ بۆیە نەرمەکەین بۆیە ئەبێ بەڕاستی تونوتیژی ئێمە تونوتیژیەکە کە بەرامبەر دەسەڵاتێکی مشەخۆری گەندەڵ هیچ مەجالێکی تیانە ئەم دەسەڵاتە بەڕاستی من لە زۆر بێ شوێنەکان شە تەکیدم گۆرسەری ئەبێ ئەم دەسەڵاتە بڕوا و هیچ ئیسلاحاتێکیش یعنی بەڕاستی کە ئێستا من گوێم لە شارع ئەمانەیە داواکردن لەم دەسەڵاتە شێوازێکە ڕێزم بۆ ئەو کەسانەیە کە سوال دەکەن لە بەرامبەر قوتی ژیانی خوانە بەس ئەم داواکردن لەم دەسەڵاتە شێوازێکە لە سوالکردن ئەم دەسەڵاتە ئەبێ بوون هۆی سەرچاوی هەموو نەهامەتەکان حتا ئەگەر سەیری ئەو بکەی لەمە خیرانە ئەوی کە بیرمان لە 16 ئۆکتۆبەر ئەو شکستە گەورەیان مەسە خەڵکی کوردستانە هێنا و ئەو لە ماوەی ئەم چەند ساڵ ئەم دەسەڵاتە زەمینە سازی بۆ دەسەڵات حکوومەتی عێراقی ساز کرد کە بتوانێت خۆی لەسەر پێڕابگرێ و ئەوە بۆ ئەو شکستە گەورە و نەهامەتی بەسەر خەڵکی کوردستانیانە لەلایەن ئەم دەسەڵاتەوە زۆر دەبێت ببوورە یەکینم ماوە یەک ینی بچوو قەڵسم بیتێ ئەبێت بەڕاستی ئەمانە نەک ئەوەی داواکاریان بکرێ ئەمانە متالەبیان لێ بکەی کە ژیان و گوزەرانی خەڵکیاکەن چونکە بە تەجروبەی چەند ساڵ بین ئەبێ ئەمانە لە دادگایکی جەماوەریە بدرێن بە دادگا و ئەو سەرەت و سامانەی لەکە حتا ئەگەر یەک نمونەیە مەجالێک بی ئەوەی کە بینیمان لە راپۆرتی ئەمریکا بوو لە 2016 باسیەوەکە دەڵێ 5 لە سەرکردەکانی خەڵگایی دو حیزبی سەرەکی لە کوردستانە خاوەنی 300 میلیارد دلارە لە ئاسی عێراق 700 میلیارد دلار هەیە 300 میلیارد برام گەندەڵانەکەن 300 میلیارد دلاریش لای 5 کەسە زۆر باشە کاک مامۆستا بەرهەم بەڕاست لە ئێستادا دۆخی چین و توێژە جۆرا و جۆرەکانی هەرێمی کوردستان ئەوەندە خراپە تاوەکو خەڵک دەسەڵاتە بەم هێزە سیاسیانە بڵێ ئێرحەل بڕن یا ستۆپ سەرەتا سوپاس بۆ ئێوە بەناوی خۆی گەورە من لە ڕاستیدا ئەمەوێ قسە لەسەر ئەدای حکومەتێ بکەم کە بۆتە سەرچاوی مەینەتی و بۆتە نەهامەتی بۆ ئەم خەڵکە لەسەر دەستی ئەم حکومەتە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ سەرجەم سێکتەرەکانی وڵات پەچی دەکەوێت و دەبینین حکومەتێک خۆی ناوناوە حکومەت کە لە ئەساسدا ئەمانە نوێنەرایەتی دوو کۆمپانیا دەکەن کە کۆمپانیەکانی یەکێتی و پارتین بۆ چوونی من حکومەتەکەم هێزەکان شەڕیمانەوە دەکەن بێگومان دیارە من کام قسانە دەکەم بە نەفەسێکی حیزبی و قسە ناکەم خوێندنەوەم بۆ دۆخەکەیە ئەم حکومەتە فێرەداهێنانی تازە بووە ینی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کۆنگرەی ڕۆژنامەوانی هەفتانەمان بۆ کات لە دنیای دەوڵەتداریدا و لە هەموو سیستەمێکی ئەوەی کە پێدەوتێ بەڕێوەبرنی خەڵک و خۆشگوزەرانی خەڵکەکە ئەم حکومەتە دەبێ باز لە لێکەوتەکانی کارەکانی خۆی بکات دەرەنجامی سیاسەتە نێودەوڵەتیەکانی سیاسەتی ئیقلیمەکانی سومعی لە ڕووی نێودەوڵەتیەوە بەڵامیت هەفتەیەک مژدەی ئەومان پێدەدات ڕەنگە نەتوانین کارەبا بدەین هەفتەیەکی تر یەک مژدەی ئەومان پێدەدات نەوتی سپی ماڵانمان پێدابین ناکرێت کە خەڵک لە ئەساسدا پرسیارە جەوهریەکەی ئەوەیە ئەی بۆ ئەزانی بیتزیت ئەی بۆ ئەزانی تاڵانی بکەیت ئەی بۆ ئەزانی قۆرقی هەموو جونگەکان بکەیت و بەکاری بێنی بۆ بەڵام تۆ بۆ پرسیارەش ناکەی بۆ خەڵک بێدەنگە بنیامێ سەر ئەو بابەتە و هەفتەیەک یە موچەمان پێ نادرێگەر پێمان نەدرا پێتان ڕائگەێنین ئەمانە بەرهەمی ئەم حکومەتە شکست خواردووە من پێم وایە
خەڵکی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان هەستی بە بەرپرسیارەتی کردووە هەتا ئەم ساتە وەختە هەر لە دروستبوونی شەڕی داعش و ماوەیەک بە شەڕی نێوخۆی ئەم دوو هێزە سیاسی کە ئەم دۆخیان خوڵقاندووە بۆمان دەرکەوت بە تەجروبەی 26 ساڵی ڕابردوو ئەم دوو هێزە سیاسیە بە کەڵکی دەوڵەتمەداری نایەن ئەمانە لە هەر شوێنێکی دنیا بن بەرباران ئەکرێن تەماتەباران و هێلکەباران ئەکرێن من ڕۆژانە خەفەت بە یەکشتە خۆم کاگە شۆڕش یعنی تۆ سەرۆک و جێگرێکی حکومەتی هەیە کە لەم ساتە وەختەدا بڕوا ناکەم لەسەر ئاستی جیهان دوو کەسی وا فاشیل هەبێت لە بەڕێوەبردننی وڵاتە دیار ئەمی منێ لەم نەتە شیرە نەجوێنە من باسی کارەکانیانەکەم لە ڕووی خزمەتگوزاری بە خەڵکەوە ئەم دوو کەسە فاشیلە ئەگەر من خۆم خوا نەخواسە یەکێ بوومە لەوانە لە دوای ئەوەی کە لەسەر دەسم ماڵوێرانی ئەو میلەتە ڕوویداوە خۆتە کوشت خۆم نەدەکۆش لانی کەم لە شاشەکانەوە دەرناکەوتم لانی کەم دەمم وەرنادا لە سیاست لانی کەم قسەم نەبوو بۆوتن لانی کەم لە ڕاگەانەکان خۆم ئەشاردەوە ئەم بەڕێزانە بەڵام ئەمانە پرسیارەتی لە ئێستادا بەڵێ و نایانەوێ ئەم فەراغە سیاسی کە لە هەرێمی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبر دروست بووە بە ڕۆیشتی ئەمانیانی فراوانتر ببێ بەڵێ خۆزگەم ئەو نێتیان هەبووە نێتی ئەمان قۆڕەکردن و پاوەکردنی دەسەڵاتەکانە و پێیان وایە ئەوەندە سیاست و سیاستکردن و بیرڕێ ئازاد هەیە هەتا ئەو کاتەی دەستکاری کورسیەکانی ئەم دوو زۆر ئەگەر مامەسا دۆخەکە بەم شێوەیە تاریک و ڕەشە بۆچی خەڵک بێدەنگە خەڵک بێدەنگ نابێ ئیتر لە ڕاستیدا دوای ئەوەی من لەسەر خەڵک قسەی زۆرم هەیە جارە هەل لێرەوە وەکو تۆژی مامۆسایان و فەرمانبەران ئاگەوێن دێ ئاگادار مامۆسایان لە ڕۆژی یەکشەمەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندنەکەن و ئامادە نین حکومەتێکە خۆی ڕووخابێت هیچ پایەکی نەمابێت ناوی دەوڵەتداری بێت باشە ئێمە بین پایەشی بۆ بپارێزین کە پایە گرنگترین پایە پرۆسەی پەروەردەیە نامانوێت دەستی حکومەتێ بگرین کە سەرچاوی مینەتە ئەمە وەکو هەڵوێست و ڕۆژی فەقیر و هەژار تووشی داباوی و ئەو قۆناغەتی ئەپەڕێنی ڕی بەرپرسە باڵاکان خۆ دەزانین لەو مەکتەبانە ناخوێنی کەم و تۆ تێدا ماوەستای ئێمە دەمانەوێت لەسەر دەستی ئێمە ئەو قۆناغەتی ئەپەڕێنین ئەو یاریکردن بە سۆز و عەتفەی تاکی کورد و خەڵکی کوردستان لەژێر ناوی مناڵی پێشمەرگە مناڵی هەژار کە دەیانەوێت یاری بە سۆزی خەڵک بکەن ئێستا خەڵک لەوە گەیشتووە کە ئەمانە نەک ناتوانن دەوڵەت بەڕێوەبرن سەرچاوی چاواشەکارین بۆیە ئەوەی کە ئێستا دەنگۆی ئەوەی هەیە کە ڕۆژی دووشەممە خۆپشاندانێکی گەورەی مەدەنیانە دەکرێت کە من ینی خۆم لەگەڵ تون و تیژیانیم دەبێ وەکو جارانی تر نەبێت کە ئاپۆڕای مامۆسا لەسەر شەقام بوو نابێ کارمەندێکی تەندروستی لە پەنجەرەکانەوە سیرکەن نابێ پۆلیسیە کارمەندێکی کارەبا کارمەندێکی چۆچوێ لە شوێنێکەوە سیرکەن دەبێ هەمووی بەشدار بێ و دەبێ ئەم مەسجەمان هەڕەشە دەکەن لە ئێستاوە هەڕەشە دەکەین لەو دەسەڵاتی کە بۆتە سەرچاوی مینەتی و داواکاریەکان کاک شۆڕژیان نابێت لە چارەکە موچەیە منی مامۆستا بڕۆمە سەر شەقام کەی چارەکە موچەکەمەیەتی ئەبێ سەقفی داواکاریەکان بەرزکرێتەوە ئەم حکوومەتە بێتە خوارەوە لە دەسەڵات حکومەتێکی کاتی پێک بهێنرێت و ئەم حکومەتە کاتیە بڕوان نوێنەرایەتی خەڵکی کوردستان کە بزانین بەغا ڕازگۆیە یاخود ئەویش چاواشەکاریمان لەگەڵدا دەکات و ناکرێ من دابنیشم بە دیار سەرۆک و جێگرێکی حکومەتێکەوە کە هیچ شتێکی ئەم حکومەتە کاتی کە ماوەیە ڕۆژێنرا دوزار دەرکەوت کە لە کاتی دروست بوونیشیدا هەر ئەم دوو بەڕێزە دەبن کە کەمێک بەردێستا تۆ بە فاشیل ناوە بردن خۆی لە دۆخەکە دەگۆڕێ پرسیارێکی زۆر جوانە ئیشکالەکەی ئێمە لەوەیە ینی ئەم هێزە سیاسیانەی دەرەوەی یەکێتی و پارتی ئەیبەیەکی گەورە شوورەیەکی گەورەیە پێشوازی لە شخصی نێچیروان بەرزانی قوبات تاڵەبانیەکەن تۆ کەسێک بوو بێتە سەرچاوی مینەتی بۆ خەڵکی کوردستان منی مامۆسا لە دوای وەرگرتنی چارەکە موچەکەەوە 15 ڕۆژە موچە دینارە لە گیرفانمانی ئەگەر ڕەنگە خەڵکێ نەبێ لە کەسوکار لە باوک دەستمان بگرێن نەتوانین هەناسەش بین باشە خواست و ویستی مناڵەکانی منی لە گۆڕناوە تۆ بێ پێشوازی لێ بکەی بدەوێ ئەم حکومەتە بنیاد بنیتەوە بەنای حکومەتی کاتی و ئەمە جێگای قوبوڵ نییە دەبێ ئەمانە دوور بخرێنەوە لە سیاست و جارێکی تر ئەوانەی کە شکستی و دۆڕانی قمارکردن بە ژیاری ئەم میلەتەوە بوو لە سەدەستیان ڕوویدا نابێ ئەمانە ڕۆڵی سیاسیان پێ بدرێتەوە. با بچمە هەولێر لای بەڕێز کاگە سیروان گەردی چالەکوانی کۆمەڵگەی مەدەنی کاگە سیروان دەگوترێت لە ئێستادا ئەم دۆخە دژواری کە هەیە یەکێ لە هۆکارە سەرچیەکانی ئەوەی کە ئاسووی چارەسەری زۆر بەڕوونی تێدا دیارنی ئەوە غیابی سەرچاوی بڕیارە لە هەرێمی کوردستان لەوەها حاڵێکدا کە ئێمە تێدا دەژین شەقام مافی خۆی نییە کە بە شێوەیەکی ڕاستەو خۆ ببێ بە خاوەن قەراری خۆی بڕیار بدا بەو شێوازەی کە خۆی پێی دروستە.
یا بە گونجاوی دەبینێ لە ئێستادا؟ بەناوی خی گەورە میهرەبان سڵاو بۆ تۆ کاکشۆر سڵاو بۆ میوانەکانیشت بێگومان پرسێک کێشەیەکی هونەری من هەبێ هەر کاتێک کێشەکە کوتایی بهات چارەسەرکرا دەگەڕێمەوە بۆ لای کاگ سیروان کردی کاگ زانە کاگ نەوزەجەن تا کاک سیروان دەگەڕێتەوە بە بگەڕێمەوە لای بەڕاست قسەکردن لەسەر ئەوەی کە چاوەڕوانی ئەوە بین شەقام خۆی ببێ بە خاوەنی بڕیاری خۆی لەمە دووار ڕاستەوە خۆ تعبیر بکات لەو چاوەڕوانیانەی کە هەیەی بۆ ئایندەی ژیانی خۆی مەترسیەکانی زیانەکانی لە سوودەکانی زیاتر نییە ئەمە سەر ناکێشێ بۆ فەوزا و بۆ ئەنارشیزم نارشیزمێک کە دواتر شەقام خۆی لە بەرامبەر کۆمەڵە جمگە و مؤسسە تعبیری لێ بکات. پرسیارێکی زۆر معقولە. ئەگەر هینەکە لەسەر ئەوەیە بەڕاستی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوتمان ئەو تاریخی دەسەڵاتە دیارم دەسەڵاتە شکست خواردووە ئەوەی کە بینیمانە هیچ نەپرینسیبێکی سیاسی ئەوەی هەیە دەکرا وازی بێنە بەڵام ئێمەش با بگەڕێن بۆ شتێ شەقامیش بەڕاستی ئێمە 26 ساڵە شەقامیش ئێمەش ناتەندروست ڕێگەمان کردووە یعنی قسەکە لەسەر ئەمەیە ئەو چەند شکستی خواردو ئێمەش کەسینمان بەڵێ بە هەمان شێوە ئەوەی کە بینمان ئەو پەرژوبڵاوی کە لە شەقام موجودی هەبووە و نامنەظەمەی ناڕێکخراوبوونی شەقام یعنی بۆ خواستەکان زیاتر بڵین لە هەلومەرجێکی عەفەوی لە سەر شتێک هاتوونتە سەر شەقام لە بەرامبەر خواستەکە بەڵام کاتێک کە خواستەکە هاتوۆتە دیعی بۆ نمونە بۆ معین بۆ معاشکە بدرێت کە فوکڵەکە هاتووتە خوارەوە نەماوە ئەمە بەڕاستی ئەمە دەسەڵات ئیسفادەی لە شێوازە لە خەبات کردووە بۆ تەنیا شتێکەوەی بەڕاستی شەقامی ژەبی لە مولا خۆی ڕێخات لە بەڕێزت بکەم دوای پرسێ دەگەڕێنەوە سەر ئەم پرسیاری کە پێشتر کردن چونکە بەلامەوە زۆر گرنگە دەمەوێت لەسەری بوەستم بەڕاستی بەجددی بەڵام بەڕاست شەقامی کوردی بە فەرهەنگ و کولتوری خەباتی جەماوەری ئاشنایە من زای چۆنە خۆی بەشێوە دروستەکەی بەشێوە معریفیەکەی زایم یەکنەکەی وتەیەکەیە ئەڵێ هەژارەکان شۆڕش دروست ناکەن وعی چینایەتی وعی تەبەقایەتی شۆڕش دروستەکە و ئەوە گەنێ ئەمە زەعیفە نییە لە شەقامان نییە ئەین قسەکە لەسەر ئەوەیە کە ئێمە دوور لە ماوەیەکی چەند ڕۆژە دوو ئینسان خۆی لەبەر نەبوونی کوشتووە ئەین مەبەستمە ئەمە حاڵەتی زۆر خراپە دەکرێت ئێمە چی بکەین لێرە هینەکەم لەسەر ئێمە بگەڕێن ناو خەڵک و خەڵک بەڕاستی لەم دەسەڵاتە خۆیان داماوە لە ئەحزابی سیاسی ئەوەی کە لە کوردستانە بەنای ئۆپۆزیسیۆنیش و دەسەڵاتیشەوە ئەوەی کە بینی لە کوردستانە چونکە تەجروبەی ئۆپۆزیسیۆنیشمان بینی لە کوردستانە و تەجروبەی دەسەڵاتیشمان بینی تەنیا شتێک ئەوەی بەڕاستی خەڵک ئەبێ خۆی دەخالەتگەر بێت لە دەسەڵاتە لە حکوما بەچوو ئەمی چۆن یعنی پرسیارەکە لێرا چۆن یعنی ئێمە دەکرێت بەڕاستی ئێستا لە ناو گەڕەکەکانە یعنی هەر ئێستا گەورەترین شتەمەیە کە ئێستا ئالگۆڕ دروست بکە لە گەڕەکانە نوێنەرانی ڕاستەقینی خەڵک هەڵبژێرێت یعنی بەسمە ئەگەر ئێمە نەتوانین لە ناوەندێکی کارە وەکو بۆ منە لە کارەبا لە شوێنەکە مدی دایرەیە بگۆڕین دەسەڵاتمان پێ ناگۆڕێ ئێمە دەستمان بۆ من نەبردووە یعنی لە دایرەی کارەبا خۆی ڕێ نەخستووە ئەجندای حیزبی لە پشت بووە یعنی کابرا هاتووە بۆ نمونە سەر وزوتنەوەی گۆڕانە بەین گۆڕانیشی کردووە سەر بە کۆمەڵ بووە یعنی بۆیە یەکێ لە کەناڵەکانیەوە بۆی لێرە قسەکەم سەر بۆ قسەی بە حەقی هەولێر نەخۆم کاک سیروان پێما بێجوێت لە پرسیارەکەی من بوو ئەگەر فەرموو قسە بکە کە پێشتر کردە بووم پێمە بێگرفتەکەمان چارەسەر نەبووە بەداخەوە زۆر چاکە بەڕاست قسەکردن لەسەرەوەی ڕاستەوە خۆ شەقام ببێ بە خاوەنی قەراری خۆی لەسەر شەقام لەسەر جادەکان ئەمە بانگەشەنی بۆ فەوزا بۆ ئەنارشیزمی جەماوەری هەر ئێستا من بەڕاستی لە هەموو تەزاهورە خۆپشەندانەکانی مامۆستایانی ناڕازی لە حەوەی شوبادێکێک من لە ڕابەرانیە و حرەک لە هەمووی نانەکان بەشدارم مەسەش بەشدارم چونکە ناو خەڵکام بەڵام ئەمە نامانگەنتە هیچ من تەیدی و قسەی تۆ دەکەم لێرەکە شۆڕژەی قسەکە لەسەرەوەیە ئەبێ بە کارێک نازانی سەرنجام کوێ و هەرەوەی دەبینی لە حەوەی شوباتە کۆمەڵی ئەحزاب سواری شەپۆلی ناڕزایەتەکە بوون بەڵام قسەکە ئەمەیە خەڵک ئەبێ خۆی ڕێکخراوکە هەر ئێستا کاری ئەوەیە خەڵک لە گەڕەکە لە شوێنەکانی گشتن ئەوانە خۆی ڕێبخە و لێرە و ئەتوانی سیستەمی دەسەڵات بگۆڕی قسەکە با ملیۆنی ئینسان بێتە سەر جادە بەیانی ملیۆنی بێتە سەر جادە خەڵکی کوردستان سەر جادە بەڵام ئاسۆی ڕوون نەبێ
ناگاتە هیچ شتێک یاعی قسە لەسەرەوەی چی قیادەیەکە دیسانەوە ئێمە بڕۆین باسی حکومەتی ئینقازی و ڕزگاری نیشتیمانی و ئەمە بکەین ئەبێ ئەم دەسەڵاتە لە ڕیشەوە بگۆڕێت یعنی هیچ مانایەکی تیانە ئێمڕۆ حکومەتی ئینقازیش دروست بکەی دەبێت یەکێتی و پارتی باشدار بێت چونکە ئەکسەرێتن میلیشیا هەیە چەکداری هەیە لەگەڵ ئەمە تۆ چۆن دەست و پێ نەرمەکەی ئیلا ئەبێ ئەم دەسەڵاتە ڕیشە کێش بکرێ و ڕیشەکەیش بە گۆڕان لە سیستەمی حکومان لە دنیا و خەڵکیش ئەبێ نوێنەرانی دەسەڵات بێ ئێستا ئێمە لەسەرەوە بینیمان حتا بۆ نمونە لەم ڕۆژانە ئەو وتمان دکتۆر هەڤاڵ بۆ بە پارێزگای سلێمانی باشە یەکەم شتی پەلاماردانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی بێکاری ناو سلێمانی بوو عەرەبانە شتی هین کرد ئەمە بەسمە ئەمە ئاسوویەکی لێڵە خەڵک دەبێ ئەبێ لەمە تێبگا قسە لەسەر ئەوەیە من زۆربەی هاوڕێیان زوتنەوەی گۆڕان لێرەوە باسێکم ڕەفیق من کەسی باشیان تەیە خەڵکانێکە بۆ بە گۆڕان بە خاتی چاوی چەند قیادیەکی کۆنی گۆڕان نەبووە مەبەستی ئاڵوگۆڕی ڕیشەیی بۆ لە کوردستان من هەنێکیانە ناسم بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا ئەبینین لە شەقامە ئەوەی کە بینیمانە سوێند خواردن ئیسا من زەلامێکم قوبوڵ نەبێت چۆنە بەرامبەر سوێند دەخۆم بۆ پارێزگای سلێمانی ئەمان ئەمە درێژدانە ئەوەی کە بینیمان ئۆفیسیۆن لە دەورانی پێشڕا هەمان شتی کرد زۆر باش ئەوەی کە چاوەڕوانی خواستی ئەوەمان لە خەڵک هەبێت کە گۆڕانی ڕێشەیی لە ژیانی خۆی دا بکات دوزار ئەمە وابەستە دەبێتەوە بە لە ڕێگ و ڕێشە دەرهێنانی کۆمەڵی هێز کە خۆ دەزانی کۆمەڵێ ئامراز و هۆکاریان لە بەردەستە کە دەتوانن ینی لەو کاتانی کە هەست بە مەترسی دەکەن زۆر بە ئاسانی بەکاری بهێنن دیسان ئەمە نامان باتەوە سەر ئەوەی کە دەبێت بترسین و قسەکردن لەسەر گۆڕانی ڕێشەی لە ئێستادا چوزانم قسەی زۆر منطقی نییە ئەگەر دواتر ئەو هێزی میلیشیان بیر نەچێتەوە مێ قسەی تەواوی لەسەر بکەم بەس ئەوەی برای بەڕێزم باسی کرانی ئەم حکومەتە کاتیە خۆ ئێمەش دەزانین ئەم حکومەتە دەبێت یەکێتی و پارتی و گۆڕان و فلان بەشداری بەڵێ کۆمەڵ و یەکگرتو و ئەمان بەشداری تێدا بکەن بەڵام ئەم حکومەتە کاتیە ئەرکەکەی چییە ئەرکەکەی زەمینە سازیە بۆ هەڵبژاردن کە خەڵک بتوانێت ئەو ئومێدی کەماوێتی بە سنووقەکانی هەڵبژاردن خۆ بیرمان نەچێت ڕاستە ئێمە مامەڵە لەگەڵ کاکایان لەوەیە ئێمە مامەڵە لەگەڵ دوو هێزدا دەکەن کە ئەم دوو هێزە لەسەر بنەمای تەزویر ینی تەزویرچین بەمانای کەلیمە بەس مامۆستاجان هەز ناکەی کۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ناکاتە دوجار کلاشکۆف بەدەستێ لێشێ لە بازگەکانی ئەم هەرێمە ئەزانی کاک شۆڕش هێزی کۆی سندوقەکان دەگاتە کۆی هێزی کلاشکۆف بەدەستێک لە بازگەیشی ئەم هەرێمی کوردستان لە ئێستادا بێگومان نەخێر بەڵام لە دنیای دیموکراسیدا باسی هەرێمی کوردستان باسی هەرێمی کوردستانەکەن وانە بەڵام ئێمە وەکو خەڵکێک وەکو خەڵکێکە بلانی کەم بە خۆمان ئەڵین ڕەنگە دووشت بزانین پێم بە خۆمان بڵین ڕۆشنبیرەکە خەڵکی کەش پێمان نەڵێ ئەبێ تەأکید لە گۆڕانکاری سیستەمی سیاسی وڵات بکەینەوە لە ڕێ سنووقەکانی دەنگانەوە من لەگەڵ بەڕێسام دوو بابەتەیە بابەتەکان لە ڕووی هێزی چەگاری تۆ بێم دەسەڵاتە بگۆڕیت کە ڕەنگە دوجاران بژاردەیەکی بەهێز بێت بەڵام من باز لەوە دەکەم ئەبێ بڕوامان بەوە بێت کە خەڵک ینی بێئەمەل نەبێت لە گۆڕانکاری لە ڕێ سنووقەکانی دەنگانەوە لە پێنا ئەوەی کە ئەو خەڵک هەژاری جەنابێ باسیەکەی خەڵکی هەژار زیاتر شەهید نەبێ و ماڵوێران نەبێت ئەمە قسە جدیەکەی لەسەر ئەو بابەتە سەبارەت بەوەی کاک دکتۆر هەڤاڵە چە من نامێ ئاڕاستی بەرنامەکەی جەنابێت بگۆڕم بەڵێ ئەو ڕۆژی بەڕێزی دەست بەکار بووە خۆمت باش خوێندنەوەمان بۆ دۆخەکەی ململانێکی ناتەندروستی سیاسی و دۆخی خوڵقان لەو جادەیە خۆ ئێمە دەزانین ئەمە چ شتێکی لە پشتەوەیە بەڵام تۆ دەبێ پش و درێژ بیت و بزانی چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەیەکەی و دوجار بەس ئەم تەکلیفە پارتیەکێتیشیانە لەوانەی کە ناڕازین کە پش و درێژ بن و بزانین بەڵام تەکلیفەکەی پارتی ئەم تەکلیفی ئێوە لە ئێستادا دروستە تەکلیفەکەی پارتیەکێتی لە پێناومانەوەی دەسەڵاتی خۆیانە لە پێناو دیرەژەدان بەو سیستەمەی کە مامۆسا باسی کرد سیستەمێکی ئۆلیگارشیە لە هەرێمی کوردستان تا ڕادێک پەیڕەوە کرێت لە پێناو ئەمەدایە بەڵام ئەم هێزە سیاسیانەی کە ئێمە دەمانەوێت گۆڕانکاری لەسەر دەستیان ڕووبدات خۆ دەبێت تاقییان بکەینەوانێ هێزیتری سیاسیشەوە گەرە و برادرە ئامادە نەبێ ئەمە لەسەر ئەمەی کە پێی دەوتێ هێزی میلیشیا فعلەن ئەمە یەشێکە لە کێشەکان کە ڕوبەڕووی خۆپشاندار سەر شەقامە بێتەوە کە خۆپشاندانێکی مەدەنیە کە ئەم هێزانە هێزی میلیشیای حیزبن بەرپرسم لە قسەی خۆمێکم بە پێشمەرگەتەوە بە ئاسایشتەوە بە هێزەکانی ترەوە ئەمانە هێزی میلیشیای حیزبن من حەزم دەکرد لەم بەرنامەی تۆ بڵێم ئەمانە هێزی نیشتیمانین بەڵام نیشتیمانینین بەڵگەشم ینی ڕازی بووین تا ڕادێک بڵین هێزی حیزبن بەڵام دەرکەوت لە ململانیەکانی شاری کەرکووک و دۆڕانی شاری کەرکووک و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە ئەم هێزە میلیشیانە کە بەداخەوە من واڵێم دەرکەوت نەگەی حیزب نین بەڵکو هی شخصن ئەمە هێزی سینە ئەمە هێزی کاکسادە ئەمە هێزی کاگمیمە
ئەمەیە ماڵوێرانی کورد وە کاتێک شکستێ بەسەر کوردایەت ئەم هێزە نیشتیمانیت دەبێت ئەم شکستە بخاتە سەر شانی خۆی ئەگەر هەبێت ئەوە بوو تاوانەکان ئەخرایە ملی کەس بۆیە ئێمە باجی سیاسەتێکی هەڵا دەدەین کە لە ڕابردوودا برەوی پێدراوە و دەبێت خەڵک بای ئەوەندە هۆشیار بێ و ستۆپێک بەم دوو هێزە سیاسیە بکات و لانی کەم ڕای چڵەکێنێ بڵێ ئەبێ ڕێز لە پرانسیپە دیموکراسیەکان بگریت ڕێز لە دەنجی خەڵک بگری ڕێز لە ئازادەکان بگری و ناکرێت کاک فڵان باشە نازانم من کاک فڵان بۆ لیوایەکی تایبەت بەخۆی هەبێ یعنی بێم شخصەت چی بێ لیوایە ئەگەر تۆ خۆ ناو شۆڕژێڕێکی دوێنێ و خزمەتکارێکی ئەمڕۆ بۆ ئەبێ لیوایەکی تایبەت بە ناوی کاک فڵانەوە بێ ئەمە پرسیارە جەوهەریەکەیە لە ئێستادا شەقام و ئەو ناڕزایەتیانەی ناو چین و توێژەکانی خەڵکدا هەیە بای ئەوەیە کە قسە بکەین لەسەر ئەوەی کە بەشی گۆڕانکاریەکی ڕێشەی بکات لە هەرێمی کوردستان ئەم گۆڕانکاری ئەم ناڕزایەتیانە بە فعلی ئەوەندە گەورەیە گەیشتۆ تا ئەم ناڕزایەتەکان لە هەج وڵاتێکی ترا بۆە دەمێک بوو گۆڕانکاری لە سیستەمی سیاسی وڵاتە کرابوو بە ئاقارێکا کەوتبووی تر خێریا شەڕ شتێکمان بۆ دەرەکەوت بەڵام ئێمە یەک کێشەمان هەیە ئەو هێزانەی دەرەوەی یەکێتی و پارتی دەبێت بای ئەوەندە جورئەتیانە بێن ڕایبەرەتی و خەڵکە بکەن ئایا ڕاست دیارەکە نایکەن تا ئێستا لە ڕاستیدا نەکراوە ڕاستە بە مووقیف شتی جوانمان بینیوە بەڵام ئێمە دەمانوێت دووشەممە لە ڕیزی پێشەوەی خۆپشاندەرا نابن تۆ ئەم هێزە سیاسیانە بەرپرسیارەتی سیاسیان لە بەرامبەر نیشتیمان و وڵاتەکەیان و ئەم خەڵکەش لەسەر شانیان ئەمە بای ئەوە ناکات کات لە پێشی خەڵکەوە نەبن چونکە ڕەنگە کۆمەڵێشت ببینن من هەر لەو ڕوانگەوە داوای ئەو بەرپرسیارەتی مێ ژوان لیەکەم کە بەرپرسیارەتی خەڵکیان لەسەر دەبێت لەگەڵ خەڵکا بن خۆ ئەگەر ئەم بەرپرسیارەتیە جێبەجێ نەکەن واتە تەییدی ئەو نەهامەتیەکەن کە لە ڕێی ئەم حکومەت و دەسەڵاتە سیاسی ئێساوە منی مامۆساتۆی فەرمانبەر فڵانی هاوڵاتی باجەکەی ئەدات کاکە خۆ ئێمە ڕۆژانە شتی سیر دەبینیانی من لە دایک و باوکی قوتابیان کە من گلێرە و گلەیەکی زۆرم هەیە لیان سێ مانگ لەسەر شەقام بووین دایک و باوکی خوێنکاران ناتن پاڵپشتمان بن هەرو دایک و باوکی خوێنکارە بینیمە ئەمڕۆ لە قوتابخانەکەی خۆما گریاوە تێتی هەفتەیەکە پێم نییە 250 دینارێکی تەبع لەم پارەیە بم بە مناڵەکەم بچێت لە حانوودەکەشت بکڕێ یعنی ئەمە کارەساتە باشە ئەمە نموزەجێکی بچووکە من باسی یەکەم ینی خەڵکی وا چەند ڕۆژە ناتوانە سواری پاسیش بێت ینی چەندین نمونەمان لە ینی من ئەم نمونانە نامێ وەکو نمونەیەکی کوڕزانەوە باسیکەم بەڵکو ئەمە خێر و سەدەقەنی ئەم دەسەڵاتە بە ئێمەکە حەقی ئێمە لە ئەم دەسەڵاتە فاشیلەیە ئەگەر ناتوانن وڵات بەرەوە بڕن چۆڵیکەن و تەجروبەش سەلمادی شکست لە دوای شکست تۆماریەکەن زۆر باشە ئەگەر هەولێر گەڕابێتەوە کێشەکەمان چارەسەر بوو بێ زۆر باشە گرفتی ئینتەرنێت هەیە کە لە ڕێوە ئێمە هەولێر دەگوازینەوە داودی بڕن دەکەم زۆر لە کاک سیروان هەر کاتێک کێشەکە چارەسەر بوو بە تاکید پەیوەندی پێوە دەگرینەوە و هەوڵ دەدەین تەعویزی ئەو کاتە بکەینەوە کە تا ئێرە لە بەڕێزیان چووە فەرموو من بەڕاستی کاکەڵێ ڕێ پشوو درێژنایی نازانم خەڵکی کوردستان شتێک ماوە نای پشوو درێژی بێت ئەوەی کە بینیوێتی ئەوەی کە بینیوێتی ئەم نەهامەتی و ئەزمە بەدوای ئەزمە بەدوای ئەزما بینیمان و زین چۆنە ئاز دەکەم ئەوەی کە ئێستا من بازدەوەکەم کاتێک کە من دەچم وەکو نەوزاد بچمە بەر هەر کەسێ سوێن یاسایی بۆ بخۆم و قبوڵمە کاتێک کە دکتۆر هەڤاڵ دەچێتە بەردەم قوبا تاڵەبانی ژاد نێرشیر بەرزانی و کەریم سنجاری سوێن دەخوات بۆ پارێزگا حتمما ئەم دەسەڵاتی قبوڵە ببرە ئەم سیستەمە سیاسیە ئێمە قسە تۆ لە قسەکانی خۆتە ئەوەی دژی قسەکانی خۆت قسە دەکەی ئەبێت تۆڵێم دەسەڵاتە بڕوا کەم دەسەڵاتە ئەبێ بڕوا ئەبێ ئاڵگۆڕی ڕوشەیی بکات چونکە هیچ دەست و پێنەرمکردن لەگەڵ دەسەڵاتە لە ڕێچەوە ڕۆمان ئەم دەسەڵات لە ڕێچەکە یا لە ڕێ سنووقەکانی دەگانەوە حتمما ئەبێ من قەنەعەتم وایە کە لە کوردستانە سنووقی دەنگدان ناتوانێت جواب بە خەڵک باب تەجروبەمانێ لە نەوەدەکان و تا ئێستا ئێمە دایان تەجروبەمانێ ئەمانە تەزویرچین ئەمانە بەعکسەوە ئەوەی کە ئێستا ئیدعای بۆ دەکەن مانەوەی دەسەڵاتە لە حکم دیسانەوە ئەتوانێت ئەم دەسەڵاتە ئەوان هیچ کێشیان نییە لە تەزویرات و دروستکردنیوانە و هێزیشیان هەیە و پارێشیان پێ ئەمان ئەتوانن دەسەڵات بگرن دەست ئەوەی کە ئێوە دیسانەوە دەڵێن درێژەدانە بە هەمان سیستەم بەڕاستی بزوتنەوەی گۆڕان من ڕێزمەیە بۆ هەڵسوڕاوەکانی بزوتنەوەی گۆڕان کاتی ئێستا ئەوە هاتووە ئەبێت بەدوای ئینتەرنێت ئالتەرناتیڤێکی جەماوەری ترا بگەڕن چونکە بزوتنەوەی گۆڕ تەجروبەی خۆی سەقەتی کرد نەیتوانی هیچ بکە و بینیمان تەجروبەکەی ئەوەی کە بینیمان چۆ دەسەڵات
سەرۆکی پەرلەمانەکەی هەمووی زۆر چاکە قیمەی دەسەڵاتی زۆر باشە با تەجاوزی ئەوە ڕێگاچی دەسەڵاتی پێگۆڕی زۆر چاکە دەسەڵاتە سنووقی ئێمە سندوقی دەنگدانمان هەیە تەنها بە ئاڵگۆڕێکی شۆڕژگەڕانە ئەوەی کە خەڵەیەکی چەکگاری خەڵک قسە لەسەر زین چیە کە تۆ کە دینەکرێ هەموو دنیا وایە پەلاماری بە ئاسمان بە نەگەر کە دەسەڵات هین بوو یعنی ئەمە قسەگە لەسەر ژاردەی دووەمە ئەوە ئەگەر ئەمە ڕۆڵی حل تەجروبەمانەیە خەڵکی کوزان تەجروبەی هەیە لەگەڵ ئەمە بینیوەتی چەند ساڵە چێ دەسە سنووقی دەنگدان ئەسەن ئەوەی کە بینیمان لە ڕیفراندۆمە ئاخی نەشت هەمویان تەسلیمی ڕیفراندۆ بوون تەنها ئێمەکو ناوەندی خەبات کە ناوەندی کرێکاری جەماوەری تا سەر ئێسقان دژی بوون و هەر وەسای شنۆ ڕاوەستاین لە ئاخر ڕۆژەکانە هەموو حرەکاتەکان تەسلیمی ڕیفراندۆ بوو کەوەی بەسەر خەڵکی کوردستان هێنای تەنها شتێک ئێستا لە کوردستانە ئەبێ بکرێت ئەوەیە خەڵک خۆی ڕێکخراوکە خۆی لەم ئەحزابانە بێنێتە دەرەوە هێزی خۆی ڕێک بخانوێ نەرایەتی ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ بە معنا و بە کورتەکەی شوراکانی خۆیان لە گەڕەکەکانە لە ناو ناوەندەکانی کارا دروست بکەن لە ڕێی شورا کرێکاری و جەماوەریەکانەوە ئەتوان ئەم دەسەڵاتە بگۆڕن و تەجروبەی کشمانەیە ئێستا حکوومەتی کوردی لە لێرادا ئەڵێ 105 میلیۆن نازانم ڕقەمە چی قەرزارە باشە تۆ بەیانی بە حکوومەتێکی ئینقازی وەتەنی کوڕا و کوڕی ئەم میلەتێش بێ قەرز باتەوە تەنها شتێک بە ئاڵگۆڕ دەکرێت چۆن دەکرێت ئێمە ئەگەر خۆمان هین تەجروبەمان هەیە شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشێکی زۆر دوور نییە کاتێک کە فەڕەنسا قەرزەکانی نایەوە تا شۆڕشی ئۆکتۆبەر کۆتایی پێات یەک دیناری نایە چونکە ئێمە خستوتە بە ژێر مینێکی قەرز حتا ئێستا ئەوەی کە ئەمریکا وەزیری خارجی ئەمریکا بازەوە دەکات دەڵێ پاڵپشتی حکوومەتە هەرێمە دەکەین دەستی پێوە دەگرێت چونکە ئەوانە ئەبێ خەڵکی کوردستان متەوهم نەبن بە ئەمریکایەکە لەوانەی کە لە بندستی خۆیان کە ئەمریکای لاتینە دژەوەسن ئەم بچێت سەرێ کەمینەیەکی مشەخۆر کەمینەیەک دەکات بەسەر داهاتی زۆری نەدەخوات یەکێک ئەوەی کە ئێستا ئەمریکا لە ساحەکایکە دژاتی خەڵکی کوردستانە دیسان دەمە ئەمانە بڵێ بەڵام ئەمریکا دەڵێ خەڵکی کوردستان دەپارێزین بۆ مامەڵەی ئیجابی لەگەڵ خەڵکی کوردستان دەکەین و لە دوای ڕووداوەکانی شانزەی ئاب بە فعلی ئەمریکا ئەوەی سەلمان بە تایبەتی کاتێ مامەڵەی نەکرد لەگەڵ بارزانی وەکو سەرۆکی یاریەم کە 2000 بارزانی لەژێر کاریگەری ئەمە ناچار بەس لە کار بچێشێتەوە ئەسڵەن ئەوان نییە چونکە ئەمریکا خۆی یەکێکە لەو وەزعەتێک کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە ئەمانەی ڕاعی کردووە لەگەڵ ئەمانایە و ڕاستە لە شوێنێکا قوڕشیان نەدەگرێ بەڵام مانەوەی ئەمان بە قازانجی ئەمریکایە ئەوە سیاسەتی نیولیبرالیزمە سیاسەتی نیولیبرالی ئەبێ داهاتی کوردستان و ئەوەی سنووقی نەقدی دووەلی کەیبینین لەمان باشتی دەست ناکەوێت بۆیە خەڵکی کوردستان دەبێ ئەورێ ئەمە بێت زۆر باشە پێرە ئێمە نتوانین پەیوەندی بە هەولێرەوە بگرینەوە بەداخەوە زۆر بەداخەوە فەرموو تەمەند برای بەڕێزم ڕەنگە لە دیدێکی خۆیەوە سێری بابەتەکانەکە کە مافی خۆیەتی بەڵام دیدی منیش بۆ دیدێکی شۆڕژگەڕانەیە ڕێزی لێگرم هەموو ماتاقی حەزەکەم جەنابە بە هەڵە لە من نەگەین من ینی تۆسقالە زەڕێک لەم حکومەت و دەسەڵاتی کوردیە ئەمە لەم نەماوە و تاسیر ئێسقانی دژیم و ڕۆژە لە ڕۆژان نبینی من دیفاعی لێ بکەم چونکە بۆ سەرچاوی مەینەتین ئەمە بڕاوەتوانێ بەڵام ڕەنگە لە کۆمەڵە جومگەی دیاریکراو کە تێیدا ڕەنگە نوێنەری تۆ یان نوێنەرەکەی من لەوێ بێ ئەمە ناکاتەوەی کە تۆ دیفاعی لە دەسەڵات و لە سیستەمە ئێمەمانان کەی دیفاعەکەین هەتا و کاتێک کە بزانین ئایا ئەم شخصیەتە ئەم هێزە سیاسیە ئەم گروپە بە هەمان شێوەی ئەمانە چاوەشەکاری درۆەکەن خۆ ئێمە دەبێ قسە لەسەرەوەکەن کاکە باسی ڕیفراندۆمی کرد ینی گوناحە تۆ سەرجەم هێزەکانی کوردستان وەکو یەک سیر بکەیت بە نەتیجە بابەتێکی ترە ئێستا من بۆ ڕوونەکەم ینی ناکرێت تۆ بابەتی ئێمە ڕیفراندۆم نییە بابەتی ئێمە ڕیفراندۆم نییە بەڵام ئەوەی کە کرا ئەوانەی کە قبوڵیان بۆ بچنە دیوەخان ئەوانە بڕیاریاندا کاکە خۆ دوجار ئێمە لە لیژنەیە بووین نە خەڵکی ئێمەی تیا بوو نە خەڵکی بەڵام دوجار ئەمە یەکێکە لە کێشەکانمان و ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستانەوە قسەکەی من لەسەر ئەوەیە من نامەوێت درێژە بەدەسەڵاتی یەکێتی و پارتی بم و لە پێشتریش باسم کردوتم یارە ڕووی سنووقەکانی دەنگانەوە یا لە ڕێی شۆڕشی چەکداریەوە بەهێزی چەکداری ڕەنگە ئەم شۆڕشی چەکداری با ڕوون بێ باز لە خەباتی جەماوەری دەکات خەباتی چەکداری ینی خەباتی جەماوەری هەموو شتێکی ئێستا باسمان کرد خەباتی جەماوەری کە تۆ هێزی میلیشیا بێ بەرامبەر چی ڕەنگە ئەم حاڵەتە شۆڕژێریە جەماوەریەکەم بەڕێزە ڕەنگە ڕۆژێ ڕوو بدات تەنیا پێویستکە بەوەی کە پەنابەر بۆ بەربەری بەڵام ئێمە باس لەوە دەکەین هەتا بۆمان بکرێت ڕوون بێ ینی هەتا بۆمان بکرێت
بڕوامە بە ئەو ڕێگە چارە بێ کە لە ڕێگە سنووقەکانی دەنگان بیکەین و بە ئاشتی بیکەین بە ئەم ئاشتێش بەمانای ئەوە نادرێژەدان بە سیاسەتی یەکێتی و پارتی دەبێت گۆڕانکاری ئاشتی لە هەفتەی شوبات تاقی کرایەوە بە ئاشتی بەڵام بینیمان ئەم بە ئاشتی نەتیجەکەی بەس برای بەڕێزم زۆر تەشیدی لە بابەتێک کردووە سەرنجی ڕاکەشام زۆر بڕوای بە شەقام و کۆمەڵانی خەڵکو دەبێت خەڵک ڕێک بخرێ و ئەمە خەیاڵ نییە ئەزانیی تا ڕادەیەک زەی بۆچی تاکە ئێمە 3 مانگ لەسەر شەقام بووین یعنی تۆ سیرکە وەکو مامەسات باسی تەجروبەی خۆت بکە باسی تەجروبەی خۆمانەکە ژیانی ئێمە چ دەردەسەریشی تایە بە نایاسایی دەستبرا بۆ کاردانەوەی شەقام چی بوو لەگەڵ ئێوە دایک و باوش قوتابی پشتیوانی نەکردین ئەو خوێندکارانەی کە لەسەر دەستی ئێمە ئینە بێ هەنی زۆر جاکە لە ئیمان لێکرا ئێوە بۆ ئێمەتان فەرامۆش کردووە کاکە ئەمە ڕاستە پێویستی بەڕێکخرا بەڵام تۆ 3 دانە مانگ کارمەندە تەندروستیەکە وەکو من موچەی لێ بڕابوو بەڵام ناهات پاڵپشتم کە دایرەی کارەبا ناهاو پاڵپشتم کە ڕێگەوپان ناهاو پاڵپشتم کە ئەگەر بیری بێ لە خۆپشاندانە گەورەکە داوامە لە دوکانەکان کردوتمان بۆ چەند کاژمێرە دوکان مەکەنەوە کەچی ئەو ئەمرێ لە برسا ئەو ڕۆژە چوو بوو دوکانی کردبووانێ ڕاستە ڕێزمان هەیە بوانەی کە هاتن بە دەنگمانەوە بەڵام دوکانەکەی کردبوو ێکاکە تۆ 26 ساڵە تاڵانتەکانی بە ڕۆژێک ئەمری لە برسا ئێمە کێشەکەمان ئەوەیە ئەو ڕێخستنی جەماوەری کە کاکە باسیەکە ئەم هۆشیاریەت لای ئێمە بەداخەوە تا ئێستا بوونی نییە هۆکارەکەشی نای شارمەوە دابشبوونی حیزبیە کاتێک دەبینی لەگەڵ خۆیدا خەڵکیشی بەڵێ کاتێک دەبینی مامۆساکەی هاوڕێم لە حیزبی سینە لە حیزبی سادا هەمان معاناتی منی هەیە دینارێ لە گیرفانیان نیە بەڵام بە ئازی حیزبەکەی ئەگەڕێتەوە بۆ هۆڵەکانی خوێندن یە شکست بە داواکەی منێنێ کاتێک دەبینم بەڕێوبەرەکە هاوڕێمە و لە دەرەوە پێکەوە پیاسە ئەکەین بەڵام بە ئازی ناوچە و لق و مەڵبەندەکەی وەرەقەیەکە خاتە بەردەمی مامۆساکان ئەگەر نایی تۆ ئیمزایکە ئەمە جۆرێکە لە سزادانی مامۆسا ئەم ڕێگانە نەکراوە چارەسەرکرێ هۆکارەکەشی چییە بە حیزبکردنی سەر جمگەکانی دەسەڵاتە ئێدە ئەمە ڕەنگە بە ڕۆژ و دوو ڕۆژ چارەسەر نەبێ وەکاڵم پشووی درێژ لە پێناو ئاشتیا ئەو ئاشتێشمان تێپەڕان ئێستا مینەتەکە زۆر زیادی کردووە مامۆستاجان ئێمە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا زۆرینەی هەر زۆری جمگەکانی دەسەڵات بە حیزبی کراوە و هەروەها ئەم بە حیزبی بوونە هاتوتە ناو کۆمەلگا خۆشەوە کۆمەلگا خۆشی بە شێوەیەکی حیزبی دابەش بووە هەست ناکەی کەواتە قسەکردن لەسەر ئەوەی کە ئێمە بیر لە شۆڕشەشی جەماوەری بکەینەوە ئەگەر خەیاڵیش نەبێت زۆر واقعی نییە ئەگەر ئەم شۆڕشە جەماوەریە ئەو هێزە سیاسیانەی بانگەشەی ئەوە ئاکەن شەڕی قوتی خەڵکەکەن ئەگەر ئەو هێزە سیاسیانە من نامێناو بێنم کەوتیان پەرلەمان کارە ئەکەینەوە و شەڕی یەکەمان بژێوی خەڵکە بێ وانە بوو ئەگەر ئەو نخبە سیاسی جەنابی میوانداریانەکەیت و خەڵکێ گەێنیتە ئێرە ئەوانەی لە شاشەکان و قسەی جوانمان بۆ دەکەن ئەگەر ئەمانە بێن پشتی ئەو خەڵکە بگرن و ڕابەرایەتی بکەن بۆ خراپە بەڵام مشکلەکە ئێمە ئەمەمان نەبینیوە دەبێ ئەمە ببینین دەبێ بزانین ئەمانە چی لە هەک بەکەیانە بەڕاست لەگەڵ خەڵکی ڕەشوڕوتان خۆ ئەمەی جەناب تێڵێ ئەوەی مامۆستا ئەیڵێ ینی تۆ ئەگەر وڵات مؤسساتی بووە ڕەنگە من کۆمەڵە کێشە هەبووە نەبووە زۆر چاکە بەس حەز ناکەی لە ئێستادا ئیستیجابەی خەڵک بۆ هێزە سیاسیەکان بۆ کەسایەتیە سیاسیە دیارەکان وەکو جاران نییە ئەم هێزە سیاسیانە لەبەرەوە قودرەی هات ناو خەڵکیان لەدەستداوە بۆیە نایانە ناو خەڵکەوە خەڵکی هەرێمی کوردستان زۆریە ینی خەڵک شەهید بوو مافەکەی پێشێل کرا خەڵ تاوانبارەکە سوڕێتەوە بەردەمیە حەبەی شوباتمان بینی خۆپشاندانەکانی ترمان بینی بەڵام من باز لەوە دەکەم ئێمە پێویستمان بە سیاسێکی شۆڕژگێڕە ئەم سیاسیە شۆڕژگێرە ڕەنگە لە ناو هێزە سیاسەکەی تۆ کاریتەکەی هەبێت ڕەنگە لای من هەبێت ڕەنگە لە برادەرەکانی ئەمە هەبێت و ئەم خەڵکە دەبێت بدۆزرێنەوە ڕابەرایەتی بکەن ینی بڕۆ هەبێ من یەکێ لە کۆمنتەکان کە خوێنمەوانێ لەو کاتێکە ئینقلابەکە لە تورکیا ڕوویە نووسراوە ئەڵێ خۆزگەم یەکێ لە فەرماندە سەربازەکان لە ناو هێزی پێشمەرگای جورئەتی ئەوەیە کرد دێڕەشگەڕانەوەی بکە یعنی تۆ سیرکە هیواکە و لەسەر ئەوە بچنی کە ئەمەش جۆرێکە لە بێ ئەمەلبوون لە شەقام بۆیە دەبێ ئەمە جارێکە شەقام زیندوی بکەینەوە بۆ مانایی کە داواکانی خۆمان بەردەستە بکەین و ڕێگە نەدەین چیتر بە چاوەڕێی چارەکەم وچە بکەین زۆر باشە کاگە نەوزاد دەگوترێ ئەگەر لە حاڵەتی ئەوەی خەڵک بێتە سەرجادا و چوزانم جوڵانەوەیشی جەماوەری گەورە دروست بکە ئەگەر ئەم جوڵانەوە جەماوەریە سەرەتا بەبێ بەرنامە بێ و هەروەها بەبێ ڕێبەراتێکی شۆڕژێڕی دیاریکراویش بێ لەلایەن کەسێکی دیاریکراویشەوە بەڵام دوازار ئەم ڕاپەڕینە خۆی یەشێ دەکا بە پاڵەوان و بە ڕێبەری ئەم شۆڕش و ئەم جوڵانەوێت تا ئەم جوڵانەوەیە دوازاریانی ڕێک بخە لەسەر ئەوە دەڵێ خۆی دەشێ ئەمە ڕوودال ناو ئێمە زین چۆنێک شتێ لێرە قسە لەسەر ڕێپیاوان و شۆڕجیایە ینی تۆ شۆڕش هیچ حیزبولیانی ناتوانین دروستی بکە لە دایکە بێ خۆی ئەوە نێژ کۆمەلگا ژان دەگرێ و لە دایک دەبێت ئەمە لە هەناوی کۆمەلگاوێتە دەرەوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە من لەگەڵ یەکینی ئەوامایی ئەبێ ئیلا
تۆ ئامادە بیت بە چ شێوازێک ئەم حرەکەیە بەرەو ئاسۆیەکی ئەوە دەبێت دەکرێت لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە ئەمە بکەین. بڵێ ئەوەی بۆ من حەوەی شوبات کە خۆپشاندانێکی تقریبا منطقی بوو هەولێرەوانەی نەگرتووە یعنی بیداد زۆر خۆشتان ئاگادار بووم کە 16 شوبات ئێمە بووین نەک حەوەی شوبات و دواتر بەیانمان لەسەر دەرکرا لەگەڵ ڕێزمان کە مثل لە کەناڵەکەی ئێوام بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی دژی حەوەی شوبات بەیانەمان دەرکرد بەڵام دواتر کە زانیان ئەم حرەکەیە ئاسۆکەی بەرەو شوێنێکی تر دەڕوا سواری شەپۆلەکە بوون لەبەر ئەوەی ئەوان منەظەمتر و بەهێزتر بوون لە ڕووی ئیمکاناتەوە لە ڕووی ئەوە لە هەناوی حیزبێکی تر گۆڕان هاتبووە دەرەوە بە تایبەتی گۆڕان سواری شەپۆلەکە بوو بە قازانجی خۆی و کۆمەڵێک کۆمەڵە دەمشاویان کرد بە ئەندام پەرلەمان و نەتیجەکەی شێر ئەوە بوو کە بینیمان نەهامەتی و سەرگەردانی بۆ خەڵکی کوردستان قسەکە لەسەر ئەوەیە خەڵک حەق خوێنی لەم تەجروبەیە بەڵێ خەڵک ڕیشی خۆیدا بەدەستم و بزوتنەوەکان ئێسەژە ترسێ یەکێ لەوانەیە کە باسی باوکو دایکی کرد دایک و مناڵانەکە یعنی بەڕاستی یەکێ لەو شتانەی کە ئێمە تەکیدمان کردو لە ناو مامۆستایانە زۆر تەکیدمان کردو ئێسش باسی دەکەم ئەوەیە کە ئێمە دایک و باوکی قوتابیانمان شەریک نەکرد لەگەڵ خۆمانە کرێکارانمان شەریک نەبوون بە شەریک مامۆستا باسی لەوە کرد سێ مانگ مامۆستامانی گرت مامۆستا ناڕەزایەتی دەربڕی باسێکم ئازیزەکەم ئەزانمە بەسێن چۆنە بەڕاستی دەستێک هەیە لە کوردستانە دەستێک هەیە و دەسەڵاتی سیاسی و ئەوی تریش ئۆپۆزیسیۆنە دەیانێت ئەمە لە محەلێکی ئێستا باسێکم ببوورە ئێستا باسێکم ئەوەی کە بینم لە ناو یەک چوارچێوەی بچووکان تەزاوەرە بینێ ئەویش کۆمەڵێک کەسن سەر بە حیزبەکانن ببوورە من ڕێزمەیە کە خۆمێکێکم لەوانە ناویانە مستەمڕ باسی ئاکار و هەنگاوەکانی دەکەم کە بۆ ئاراستە براوە دەستێکە بۆ کە گەورە نەبێ بۆ نمونە من ئەگەر ئێستا مامۆسایان بچ هەر ئێستا لەم شاشی ئەوە دەڵێم مامۆسایان بچنە گەڕێکی زەرگەتە بەکرەجۆ سەرچنا گەڕەکەەکانی سلێمانی هەل ئیعلانی کۆبوونەوەیکی دایک و باوکان بکەن لەوێ باسی بکەن بابەگیان ئەوەی کە ئێمە ئیتر پێمان ناکرێبی ئێوە شەریکمان بن ئێوە شەریکمان بن لەم تەزاهور لە مەنا بزانەیە دانایەت بەڵام ئەمان ئەستن کە باسی عفو یعنی هەنێک من نانە قسەم کردووە کە باسی ئەوە دەکەی بچۆرە گەڕەکەکان ئاهینەکە مەبەستی نییە ئەو ئەزین شوێنە بزوتنەوەی گۆڕان حتا خودی کاک شاسوار خودی دکتۆر بەرهەمانە کە لە ناو هەناوی ئەم نظامە هاتوونەتە دەرەوە لە ناو سیستەمی لە ناو دڵی ناسیۆنالیستی کوردە هاتوون بە هەمان ئاراستیانوێ ئەیانوێت دەست و پێ لە دەگڵەمان نەرکەن دانی و هەر ئێستش ئەوە تا ڕەخنەی دروست و ئەوانە دەگرێت گۆڕان بەڵام قسەکەی لەسەر ئەوەیە دەزانێت ئەمە لە ئێستادا دنیاگە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەیە بەسەدان ڕێکخراو هەیە ئەم ڕێکخراوانە لە شوێن من ڕێزمێ ئەو ڕێکخراوانەی کە دروست کراوە لە کوردستانە لە سەدا هەشتایان من ڕێزم بۆ هەنێکیانەیە ئەمانە سەر بە ئەحزابن و ئەحزاب دەعمیانەکە جا کێشەنیەکە دەسەڵات دنیا ئۆپۆزیسیۆن بن ئەمانە ناتوانن یعنی خەڵک نابێت پشتمەمانە بەستی خەڵک ئەبێ خۆی ڕێکخراوکە ئەزای قسەکە لەسەر ئەوەیە یعنی بۆ نمونە دەیان جاروتومە هەر ئێستا دەیان گەڕک نوێنەراتی خۆی هەڵبژێرێ لە جیاتی ئەوەی لافاوێکی بچووک لە ناو شارێکی بچووکە دروست بێ با لە کانیاوەکان لە گەڕەکان و بێ ناو لافاوەکەن ئێمە تا ئیسامان نەکردو وەکو خەڵکی ناڵاشتا کۆمەلگەی کوردی وەکو مامۆساژ باسی لەوە کرد کۆمەلگەیەکی دابەشبووی سیاسی حزبیە بانگەوازی ئەوەی کە لە گەڕەکەکان شورا دروست بکرێ هەز ناکەی ئەم بانگەوازە ئیستیجابی خەڵکی شورا ئینۆنەراتی خەڵک دەسەڵاتی خەڵکم دەسەڵاتی خەڵک ئەوەیە زەلامێک هەڵ ئەبژێن نەگەڕەکەی خۆیانە نوێنەری ئەوانە لە ماوەی 2 سەعاتە لای ئەبن نەک 8 ساڵ نەک ئەوەی حیزبێک دەموچای ئێستا ئەوەی وەزیرەکەی گۆڕان کە وەزیری داراییە معلومە کە ئەمە حیزبدانێ کە حیزبدانیا بەگوێ حیزبەکەیشی ناکە نەک خەڵک ئەبێ دەخالەتی ڕاستەخۆی دەکەی حیزبەکان مختاریان هەیە نا ببوورە من مختار نییە من شوێ گەڵم ئەڵم ناوێ ئەنجومە ناوێنێشە نوێنەرانی خوان لە ئاسی سلێمانە توان نوێنەرایکی سراسەری کرد ئەتوانین بۆ نمونە داری کارەبا من یەک دڵنیاتەکەم ئەگەر بۆچی سەحب مردی زرە ناکە بۆچی داری کارەبا بۆ سیستەمە گەورە بۆ هەمووی خۆی ئەڵە من زەرەرەکەم پارەم نییە یعنی قسەکە لەسەر زین چێ لێرە ئەگەر کرێکاران کارەبا کارمەندانی کارەبا نوێنەراتی خوان هەڵبژێن تەکیدم بەشی خوان داهاتیانەیە و ئەتوان داهاتی سەر بکرێت لە هەموو هینەکانە لە هەموو جومکەکانی کۆمەلگا ئەمایە ئەکرێت یعنی مەبەستمەوەی ئەکرێت دەسەڵاتە بێتە سەر دەسەڵاتی خەڵک بۆ نمونە لەسەر مۆزوعی تەوزیعکردنی زۆر باشە داهاتەکانی ناوخۆ یعنی ئەمە دەکرێت لە ڕێی نوێنەرایەتیەوە بێت بەڵام نوێنەری ئێمە لە هیچ شوێنەکان نییە کاشۆر حەزم من پێما بێ کاتم داویە پێما بێ مامۆستا بەرهەم لە ئێستادا قسەکردن لەسەر ئەوەی کە شەقام بزوڵێ ناڕەزایەتیەکان بەرفراوە
چاوان بکرێ بەڕاست خیانەتێکی زۆر گەورە نیە لە نیشتیمان خۆ دەزانی نیشتیمان بە تایبەتی لە دەرەوە چاڕێشێژی لەسرە ئەمە وازح و ڕون و ئاشکرا هەیە نەک خیانەت نییە بەڵکو ئەرکێکی نیشتیمانیشە ناوماڵی خۆمان تێک بدەین ناوماڵی خۆمان تێک نادەین ناوماڵی خۆمان ڕێگەخینەوە ڕزگاری دەکەین لەو کۆمەڵە مافیا و جەردەیی کە بە ناوی شۆڕژگێری شاخەوە ئەمڕۆ ئێمە تاڵانەکەن قوتی ماڵ مناڵەکانی من و تۆ تاڵانەکەن بۆیە ئەمە ئەرکێکی نیشتیمانیە وەچیتر دەبێت ئەمە قبول نەکرێت وەچی دەبێ واز بێنین لە ورتە و بۆڵە بۆڵ یعنی کە کاتێک مایکێ گێتە بەردەمی من لە شقامە قسە دەکەم مەڵام نەوتم نییە کارەباکەم بڕاوە بەڵام دوجار ئەمە لە ڕووی فۆرمەوە کە ئەچمە سەر سنووقی دەنگان تۆڵە لەو هێزە سیاسیانە ناکەمەوە کە تووشی برسێتی کردوم من زۆر جارم قسەم کردووە ئەگەر من قرارە گۆڕان تاوانباریە بازە تاوانباری یەکێتی و پارتیەکەینە هێزە ئیسلامیەکانەکەین باشە کاتێک کە یەکێتی و پارتی دەنگ دەهێنێتەوە گەر بەشێکی تەزویر بێ خۆ بەشە دەنگی هێناوەتوانێ زۆر جارەکەمەوە قەنەعەتەڵەمە و خەڵکە قابلی ئەوەیە یەکێتی و پارتی حکومی کات کاڵەم یەکێتی و پارتی ماتم ئەو جۆری سیستەمە سەبارەت بە قسەکەی کە نەوزاد ینی کاکە ئەو تەجروبەی جەنابێ باسیەکەی دەگەڕەکەکانەوە بڕۆ دەست پێ بکە بزانام تا چەند بۆ دەکرێت من دڵنیان بۆ ناکرێت بۆچی بۆ ناکرێت بۆچی بۆی ناکرێت لەبەر ئەوەی ئەمەی کاگنۆزابێتی خەڵک تووڕێە کاتە بۆ ناکرێت شتێکی جیاواز بۆ تاقینەکەینەوە کولتور و عادەت و هەڵکردنی کۆمەلگە لەگەڵ ئەمەی نەوزاد دێڵێ ئەگەر سەرکەوتوو وایە دەمێ بۆ ئابوای بکرا خۆ چێ ڕێگری لەمان کردووە فەرموو ئێوە بیکەن با ئێمە دەستخۆشیتان لێ بکەین باشە خۆگە دژایەتیشتان نەکەین دەستخۆشیتان لێکەین بەس من ئەزانم ئەم جۆرە لە ئیشکردن و بەم شێوە ڕێباز و بیرکردنەوەیە چەند خولەکێ ناخیانێت ڕۆڵی خۆی ناپێشێت من ئاماژەم پیاوتم کۆمەلگە دابەش کراوە بەسەر حیزبیە کۆمەلگەیەکی حیزبیت هەیە ینی ئەو کریەکارەی کە خاکەنازەکەی داناوە لە ناوگەڵی دانیشتووە بێ ئیشە 15 ڕۆژ هەر ئەم کریەکارە هێشتا هۆشیاری لا دروست نەبووە چ دەنگایەتەوە بە یەکێتی و پارتی کە لێ پرسی بۆیە ئەڵێ باوکم فلان بووە لە شۆڕشی فلانە بەشداری کردووە ئەم تێگەیشتنە لە زەهنی ئێمەدا لە بیری ئێمەدا ماوە کاکە خۆما ئەمە کە من باز لە پشوو درێژی دەکەم فعلا پشوو درێژی ئەمەی گەیانەتەوە کۆمەڵە خواست یعنی ئەوەی کە باز لەوە دەکات گۆڕان چی کردووە کاکە گۆڕان بۆ شتی نەکردووە نەویست بە نەفەسی حیزبیوانە بەس بۆ گۆڕان بۆ شتی نەکردووە کاکە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لەسەر دەستی بزوتنەوەی گۆڕان لەدەی بوو ئەگەر پێشتر ئۆپۆزیۆنێک هەبوو بێ ئۆپۆزیۆنی دەستەمەوە بووە و 1001 ناو ناتۆریان لەسەر کرد کێ لە 150 خەڵکیم شارەی زانی بوو دەچێ و ناعەدالەتی و نایەکسانی و دزی فەسادی ئەم دەسەڵاتانە بخاتە ڕوو چێ ئێوێرا بە بەرپرسێک بڵێت تۆ قۆناغی بوو کۆتایی پێات هەزناکی بۆ بزنەوەی گۆڕانی پشوو درێژەکە میش باس ئێستا ئەو گۆڕان و قۆناغی تێپەڕان هەزناکی بزنەوەی گۆڕان و هێزەکانی تری هاوپەیمان لەگەڵ گۆڕانیان متەفەهیم لەگەڵ گۆڕان ئێستا زیاتر لە پارتی و یەکێتی لەژێر پرسیاردان لەلای خەڵکەوە قۆناغی جەنابێ باس لەلای تۆ لەلای منەوە باشە ئێستا سەیری کە من ئەمەی باسم کرد لە قسەکان ماوتم گۆڕان ئەم قۆناغی تێپەڕان ئەبێ تێپەڕێنێت تێی ناپەڕێنێت ئەخولێتەوە لە دۆی باسەکە ئەم قۆناغە تەنیا بە بەیاننامە دەرکردن بە بابەت لە فەیسبوک لەلایەن بەرپرسەکانی ئەم هێزە سیاسیانەوە تێدەپەڕێندرێ خەڵک بەمە ڕازیوە لە ڕۆژی دووشەمەوە ئەم تاقیکردنەوە جەماوەریە تاقی دەبێتەوە بۆ هێزە سیاسیەکان و دەبێت ڕۆڵی سەرکییان هەبێ و قسەی جدیان هەبێ و دوورکەونەوە لە دروش ئەی هێزە مەدەنیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕێکخراوە پیشەیەکان بنە ڕێکخراوەکەی تو یەکێتی مامۆستایان تو چاوەڕوانیەکت لیان هەیە زۆرم پێ خۆشەوە پرسیارەوە کرد ڕێکخراوەکەی من بۆ ناتوانێەوە ڕۆڵە ببینێ بۆ دەبێت لە غیابی یەکێتی مامۆسایانە کە من دەستخۆشی لە مامۆسانی ناڕازیەکەم بۆ ئەبێوان ئەو ڕۆڵە ببینێ ئەمە گەمەگلی یەکنی حەق خۆیبوونە حیزبیە کە من ئەیکەم کاتێک من لێرە دەمێ هەڵوێستێکی مردانە بنوێنم لە بەرەی مامۆسایان نابم هەر هاوڕێکەم لە هەمان ڕێکخراوە خۆی بە وتەبێژی حکومە دەزانێت من ئەبێ مامەڵە لەگەڵ ئەم ئەقڵەیە بکەم کە باز لە پشوو درێژیەکەم مانای ئەوە نییە من دەسەڵاتی و سیستەمەکەی یەکێتی و پارتیم پێ قبوڵە دوجار ڕەنگە من ئەمەی گۆڕانیشم پێ قبول نەبێ ئەگەر بۆچوونی جیاوازی نەبێ لەو ماوەی کە لە ئۆپۆزیسیۆن بوو نابوو بۆیە خەڵک ئومێدی هەیە و من پێم وایە کۆتایی ئەم هێزە سیاسیانە نزیکە و زۆر دوور نییە و ڕۆژ بە ڕۆژ دەبینین کورسیان لێ دەبێتەوە دەنجیان لێ دەبێتەوە ئەوە تا خۆیان لەناو خۆیاندا یەک سوک دەکەن ینی ئەم بەو دەڵێ جانتە هەڵگێر ئەو بەو دەڵێ کامل بۆیاخ و ناز ڕۆژنامە کوژ و ئەم شتانە ئەیکە ڕۆژنامە کوژە ئەی بۆ تۆ حیزبەکەی تۆ نەیتوانین لێپرسینی گەڵاکە ئەگەر وایە من تۆمەتە ناڵم وایە یاوانی زۆر باشە زۆر باشە هێشتا وڵاتی ئێمە زۆر باشە با 30 ثانیە بدەم بە زۆر چاکە کاتم نەماوە 30 ثانیە کار لێ دەکەم لەبەرەوەی فشارم لەسەرە فشارم لەسەر بەخوا لە کۆنتڕۆڵ بەدیل یەکشتەڵم ئەوەی کە ئەو باسەکە خشتەی ئەحزاب دوای خۆم بە مەسیجێ بۆتە نێرم کە گۆڕان زۆر بەکەینە ئەمە دوو دقەیەک ئەمە قسەستەرەوەی ئەو برادرە ئەینەشت ئۆلیگاریشی ئەوێت دەسەڵاتێک کەینە بێ من ئەڵم دەسەڵاتی زۆرینە بۆچی ئەو لەگەڵ دەسەڵات
دەسەڵاتی زۆرنیا کە خەڵ دەخالت زۆر باشە. شارێکی زۆرم لەسەر لە کۆنتڕۆڵ. قسەکە لەسەر ئەوەیە قسەکە لەسەر ئەوەی ئەم ڕەفیقە عینەن بە زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاک نەوزاد بابان هەڵسوڕاوی ناوەندی خەباتی کرێکاری و جەماوەری زۆر سوپاس دەکەم هەروە زۆر بەڕێز مامۆستا بەرهەم مستەفا چالاکوانی کۆمەڵی مەدەنی زۆر سوپاس تۆشەکەم سپاس بۆ ئێوەش